بله تماشاوان جا البته یکیش بابت و پرسین هنوکین هری گرین روبروبونا دیاردا گندالیه كل دفري وحتى لسراستي جاني جي بريجين جدا جدا هر هي لاري ما كردستاني جي بيجمان دسته دست باقجيه يا دست باكي هي افي دسته استراتيجيك بنمايا يا جرين دانيا و دوجيك بيجمان لها برجفاتا وزيران خسته برچاف سروكي جفاتا وزيران خوجي بشتفانيا في استراتيجيه فان هولاكر ناجي الاستوديو باريس دادوار احمد انور سروكي دسته دست باقجيه هري ما كردستاني بخوا ميفاني منا امي بيتر في برسيدي جلدا بحزبكي جنابی دادوار هم بخیر هاتن. درست باس قربان. استراتیجیا 2021 کان یا دستیاوه هیا. اف استراتیجیا حتی چند آرمان جن خواه بدست خستن گلو ده جوینا دو یا جوات وزیران و چه بدست خستیه. زور سپاس بو میوانداری سپاس بو کی 24 و ریزم بو بنرکان تانیا. جنابت باست کرد دوانی او یکم راپورت بو. دیار سالان 22 23 اما ایش من سر او استراتیجیا کردوا. باهاوکاری هەموو دام دەستگا ڕسمیەکانی هەرێمی کوردستان وەزارەتەکان دەستگا سەربەخۆکان دەستەکان و راپۆرتی یەکەم تا ڕادێکی باش جێگەی ڕەزامەندی ئێمە و هەموو لایەنەکان بوو تقریبان دەتوانم بڵێم 60 تا 62 ئەو ئامانجانە کە لە راپۆرت لە استراتیجیەکە دیاری کراوە جێبەجێ کراوە و ئێستامە کاتیشمان لە بەردەم ماوە هەم ساڵی 24 هەمیش تا ساڵی 25 ئەو بابەتە ئیشی لەسەر دەکرێت ئەوەی خۆشحاڵ بوو ئەوە بوو کە دوێنێ ڕاپۆرتە کە کراوەتە ڕوو و جێگەی ڕەزامەندی متمانەی ئەنجومەنی وەزیران بوو لە جەنابی ڕئیس سەرۆکی وەزیران و وەزیرە بەڕێزەکان هەمووی کۆمنتی باش و ئیجابیان لەسەر بابەتە هەبوو کە ئەوەش نیشانەی ئەوەیە بە تەکید ئێمە وەکو دەستەی دەستپاچی بەدووادا چوون بۆ جێبەجێکردنی استراتیجیەکە دەکەین واتە استراتیجیەکە بەشی زۆری لەلایەن حکومەت و دام و دەستگا فەرمیەکانان جێبەجێ دەکرێت دەستەی دەستپاچی ڕۆڵی چاودێر و متابع و تەنسیق لەگەڵ مؤسسەکان دەبینیت و پێشم وایە و خاڵێکی زۆر باش دەبیت بەردەوام بۆ تەکیدیش کراوە لە وەکو جەنابی ئێستا لە دوێنێ ژەڕاگەیاندنی ڕسمی کۆبوونی ئەنجومەنی وەزیران تەکید کرایەوە کە هەموو لایەنەکان ڕاست پێدراون لە ئەنجومەنی وەزیران کە هەمانجی بەردەوام بکەن لەگە دەستەی دەستپاچی بۆ ئەوەی ئەو ئامانجانەی کە ماون جێبەجێ بکرێن و هەندێک دەستگا وەزارەت هەیە مەسەڵەن ئامانجەکانی بەنسبەتی یەکجار زۆر جێبەجێ کردیا ئێمە ڕەگەرە کۆتایی ئەم ساڵە جارشکەدا بە هاوکاری هەموو لە هەندێک بڕگەکانی ئەو استراتیژی هەموار بکەینەوە بۆی کە تۆ هەندێک ئامانجت جێبەجێ کردووە پێویست بەوەی هەندێک ئامانجی تریشی بۆ ئیزافە بکەیت ئەوانەشی کە جێبەجێ نەکراون تأکیدی لێ بکەینەوە تەبانەوەی کە جێبەجێ ناکرێت بەشی زۆری تەنها ئەو مەسەلەی هەموارکردنی یاساکانە خۆ دەزانێمە ئێستا خودی هیچ خولێکی پەرلەمان لەکە ئەوەندە بەڵام تعلیمات و کارە ڕۆژانەکان و ئەوەی کە لە سەدسڕاتی وەزیر و دەسڕاتی ئەنجومەنی وەزیراندا بە دڵنیایە پشتیوانێکی باشەیە بۆی جێبەجێ بکرێت. بله جنابی دادوار لە سەراستی عێراقیشا چەندین جار بوون من حکوومەتی عێراقی کەلمە باز بکەین استراتیجیان داناوە بەڕوبەرەوەی دیاردەی گەندەلی بەڵام تا ئێستا لە واقع یانی شتێکی کونکرێتی نەبووە ئەکرێ بڵێن ئەو استراتیجە ئێوە داتاناوە بەڕوبەرەوەی نەی گەندەلی فعلا استراتیجێکی توکمەیە پراکتیزە دەکرێتەوە خۆی بەتەکید استراتیجیەکە کە دادراوە بە پێپێوەری نێودەوڵەتی بووە مراعاتی بەندەکانی ڕێککەوتنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ دژایەتی گەندەڵی کراوە هەردوو ڕێکخراوی نێودەوڵەتی UNDP و NODC واتە بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ پەرەپێدان و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ بەرەگاربوونەوەی تاوانی ڕێکخراو لە ڕێگەی شارەزاکانەوەنەوە ملاحەزایان داوەتەوە کۆمەڵک شارەزای تێدا بووە بۆیە استراتیجیەکە سەستاندەری عالەمی و هاوگونجاوە لەگەڵ ئەوی اتفاقیە کراوە بەسبەت عێراقەوەی من زانیاریم هەبێ سەروی سێ استراتیجیانی قرار کردووە ئێستاش بۆ ساڵی داهاتوو ئیش لەسەر استراتیژی تازە دەکەن بەڵام هیچ یەک لەو استراتیجیانە ئەوەی من زانیان ببینێت چۆتە بواری جێبەجێکردن بۆیە ئەو راپۆرتە هەم لە ئاستی نێودەوڵەتی هەم لە ئاستی عێراقیش دەبێتە یەکەم راپۆرت کە هەنگاوی کرددارین درابێ بۆ استراتیجێک لە عێراق ئەو استراتیژی هەرێمی کوردستانە کەەوەش بە تەکید فەزڵ و بەڕاستی خاڵە ئیجابیەکانی بۆ ئەنجومەنی وەزیران دەگەڕێتەوە کە بە سوپاسەوە لە مانجی 21 قراریان کرد و ئەو لیژانانەی کە ئێمە دروستمان کردووە بە ئیعازی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی دیوانی ئەنجومەنی وەزیران سکرتایەتی ئەنجومەنی وەزیران ئێمە کۆنت لیژانی جێبەجێکردنی استراتیجیەکە لە هەموو وەزارەتەکان دروست کراوە و ئێمە کۆنتاکتێکی بەردەواممان لەگەڵیان هەیە تەبەن هەموو ئەو هاوبەشیەش بە هاوبەشی ڕێکخراوی UNDP نەتەوە یەکگرتوەکان و بە سپۆنسەریەکێتی ئەوروپایە کە زۆر لە نزیکەوە زۆر بە گرنگیەوە برن چاودێری ئەوە دەکەن بزان ئەو استراتیجیە تا چ قۆناغی جێبەجێ دەکرێت و پێشمایە و راپۆرتە ئێستا خۆیان UNDP بەنیازم بیکەنە ئینگلیزی و عەرەبی و لەسەر ئاستێکی بەرفرەوان لەسەر ئاستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان قونسوڵیە و سەفارەتەکان لە بەغدا و لە هەولێر بڵاو دەکرێتەوە خاڵێکی یەکجار ئیجابی و باش و گەشە
لە کاروانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەم حکومەت. یەک لەو خاڵانە کە باست کردوێنێ دامەزراندن و دروستکردنی دادگایەکی تایبەتە مەبەستان لەو دادگا تایبەتێ چییە؟ دادگای تەرخان کراوە چکە دادگای تایبەت کاتی خۆی ئەوە لە زمانی ئەوە هەو بە زۆر ئەوەی نییە بەڵام دادگایکی تەرخان کراوە ئەو بابەتە بەڕاستی ئەگە جەنابەت شت خۆت ماوەی زۆر لە میدیا ئیشەکەی ئەمە چەندین ساڵە داوای دەکەین ئەوە دەسەڵاتی ئەنجومەی دادوەری بەڕێزە ئەنجومەی دادوەری بەڕێز دەتوان دادگا تەرخان بکەن لە 2 ساڵ پێستا بڕیارێکی وا هەبوو کە دادگایەک تەرخان بکرێ و لە هەولێر بێ هاوشێوەی بەغدا دادگایکی مرکزی مکافحای فەسادیان هەیە کە هەم دادگای لێکۆڵینەوە و هەم دادگای برێن مەوزوعە لە کوردستان تا ئێستا پرۆسەیە نەکراوە دوای ئەوە بڕیارەکە گۆڕا بە تەرخانکردنی دادگایەک لەسەر ئاستی هەر 4 سەرۆکایەتی تێ هەڵچوونەوەکان لە کوردستان دهۆک و هەولێر و سلێمانی و گەرمیان ئێستا ئەمە داوا دەکەین عەڵەقەڵ ئەگەر هەنگاوی یەکەمیش نەکرا کە ئێمە ئێستاش داڕشکە داوای دەکەین و دوێنێ لەو کۆبوونەوە بە سوپاس و ئەنجومەنی وەزیران پشتیوانیان کرد ئێمە پێمان باشە دادگایەکی تایبەت و مەرکەزی هەبی کە تەرخانکراوی بۆ کەیسەکانی گەندەڵی ئامانجیشی لێی قوربان ئەوەیە کە کەیسەکانی گەندەڵی لە کاتێکی زۆر کەمە یەکلایی بکرێنەوە چکە فەلسەفەی سزادار ئەوەیە کاتێک کەسێک گەندەڵیەک دەکات لە کاتێکی زووە سزا بدرێت هەم ئەو کەسە سزای خۆیەوە دەگرێت کە ئەمە دادپەروەریە هەمیش ڕێگری دەکات لە خەڵکێکی کە بیر لەو شتە بکەنەوە بۆ جارشکە ئەو بابەتە دووبارە نەکەنەوە بۆی ئەمە ئامان زمان لەوەیە و ئینشاڵڵا لە دوای ئەو کۆبنەوەی دوێنێش ڕەحەتەی داهاتوو لەگەڵ جارشکە لەگە بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری لەسەر خەت دەبین و دڵنیام ئەنجومەنی وەزیرانی پشتیوان دەبێت ڕاستە ئەنجومەنی وەزیران تەداخل لە ئیش و کاری دەسەڵاتی دادوەری ناکات چکە دەسەڵاتێکی سەربەخۆن بەڵام ئەو پشتیوانیەش لە ڕووی معنەویە بۆ ئێمە خاڵێکی گرنگە. بەڵێ ئێوە باسیەوە دەکەنانی هوشارکردنەوەی دژە گەندەڵی بەڵێ مەبەستان چییە لەوە؟ خاڵێکی زۆر گرنگ لەوە ئەوەیە بەڕاستی ترسناکترین شت لە گەندەڵی ترسناکتر کەلتوری گەندەڵی ینی کەلتوری گەندەڵی ئەوەیە کە خەڵک دەستکاریکردنی مڵکی گشتی بە تاوان نەزانێ ینی خۆ دەزانین تا ئێستا لە کوردستان دیار دەکاین تەجاوز لەسەر مڵکی گشتی لەسەر کارەبا لەسەر ئاو بەڕاستی بنەماکەی بۆ کەلتورێک دەگەڕێتەوە کە سوود بەدبوون لە داهات لە مڵکی گشتی بە شێوەی ناسایی بەقەت بە کورتی دەستکاریکردنی مڵکی تایبەت بێزراونیە لە کوردستان ئەوەش پێم وایە کەلتۆرە هەر لە قۆناغەکانی سەرەتایی تا لە خۆ لە جامیعە تا لە پۆلەکانی تر هەر لە ڕێگەی منبری مامۆستایانی ئاینی بەڕێز دەستی دەستپاچی لە ڕابردوش درێغینە کردوە لە داهاتوش بەرنامە هەیە بەرنامە بخۆی هاوشێوەمان هەیە لەگە وەزارەتی پەروەردە بە نیازی بەرنامەشی هاوشێوەشمان هەبێت لەگە وەزارەتی خوێندنی باڵا لە هەموو ئاستەکان چونکە گرنگتری هوشیارکردنەوە و ینی ئەوە کە هەموو هاوڵاتێک بزانێ ئەگە دینارێک لە زاخۆ بەهادەر بدرێ هاوڵاتێک لە کەلار لێ زەرمەند دەبێ و بە پێچانۆش ئەگەر لە کەلاریش بەهادەر بدرێت لە زاخۆ لێ ئەو دەبێت لەبەرەوە هەموو خەڵک زۆر گرنگە کە وەکو مڵکی تایبەتی خۆی مڵکی گشتی خۆش بێ و بەڕاستی بیپارێزێ و پرەنسیبەکانی دەستپاچی و لە خۆ بردووی و خۆشویستنی نیشتیمان و مڵکەکەی خاڵێکی گرنگە لەبەرەوە پێم وایە پرۆسەیەکی درێژخایەن دەبێت چون خۆش دەزانیم کەلتورە بەڕاستی بە ڕۆژێک و دوو ڕۆژێک و 4 ساڵ و 5 ساڵ لە وڵاتە پەیدا نەبووە دەتوانم بڵێم لە سەرەتای نەوەتەکان و لە عێراق ڕەنگە لە کۆتایی هێشتاکانەوە وردە دیاردەی گەندەڵی و لەگەڵیشە کەلتوری گەندەڵی گەشەی کردووە کەواتە تۆ بۆ شەڕی گەندەڵی هەم تاوانەکان ئەبێ لێکۆڵینەوە تێدا بکرێت و ئەوەی کە تا لەسەری ئیسپات دەبێت سزا بدرێ هەمیش لەپاڵ ئەوەدا هوشیار بکرێتەوە پێشما هوشیارکردنەوەکە ڕۆڵی زۆر باش و گەورەشی دەبی هەتا لە خودی کەمکردنەوەی دیاردەی گەندەڵ. بەڵێ کەواتە کەریمە باسی کابینەی نوام بکەین کە یەکێک لە بنەماکانی کارنامەی ئەم کابینەیە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی گەندەڵیە کەواتە سەرۆکی حکوومەتیش خۆتەزانی ئەنجومەنی وەزیران یەکەم جارە هەموو هەفتەیە کۆبوونەوەی هەیە زۆر جار سەردانی مەیدانی سەرۆکی وەزیرانیش هەیە بۆ دەموو دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بەراورد لە ڕابردوو دیاردەی گەندەڵی چۆن دەبین؟ کاچی بەڕێزخۆی ئەوەی کە باست کرد ئێمە لەو استراتیژیە زۆر تاکیدمان کردوەوە خاڵی گرنگ ئەمە هەردەم پێمان مهمە حکوومەت خۆی چاودێری بەهێزی هەبێت چاودێری ناوخۆی بەهێز بەشێک لەو بەڕێزان سەردانی مەیدانی جەنابی سەرۆک وەزیران وەزیرە بەڕێزەکان بۆ شوێنەکانی خۆیان خاڵێکی گرنگە یعنی ئێستا یەکێک لە خاڵەکانی کە لە استراتیژیەکە هەستەنگامان بۆ وەزارەتەکان کرد یەکێک لە خاڵەکان چاودێری ناوخۆیانە تا چەند چاودێریی ناوخۆی کارایان هەیە چکە کاتێکە بۆ نمونە باز لە وەزارەتی ناوخۆ دەکەن یان باز وەزارەتی پەروەردەکە یان ئەوانەی کە زۆرترین کارمەندیانێ کە ئەوان خۆیان چاودێریی توندی کارژێڕی و یاساییان بەسەر هەموو وەزارەتەکانی خۆیان هەبێ ئەوە خۆی وردە زەمینەی گەندەڵی کەم دەکاتەوە لەگەڵ بوونی چاودێریەکی دەرەچی کە خۆی لە دەستەی دەستپاچی و دیواری چاودێری دارایی دەبینی وە چاودێریێکی گەورەتر کە ئێستا لە ئارادانیەبوونی پەرلەمانە کە پەرلەمان هەردوو دەوری خۆ دەزانی هەم یاسادارم هەم چاودێریش دەژێڕی لەبەرەوە ئەو خاڵی کە جەنابەت باس زۆر گرنگە بە دوواداچوونی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو پێی کە
ئەو کابینەکە بەڕێوە دەبات بە تەکیید بۆ هەموو وەزارەتەکان بۆ هەموو سێکتەرەکان خاڵێکی گرنگە لەگەڵدا بە تەکیید وەزیرەکان خۆشیان سەردانی مەدانیدا و دەستگاکانی سەر بە وەزارەتەکانی خۆیان بکەن و لەگەڵ ئەوەشدا کاراکردنی چاودێری ناوخۆ بۆ هەر کارمەندێک هەر بەڕێوەبەراتیەک دەستگایەک ببینێ لە وەزارەتەکەی خۆی ئەگەر کەم و کوڕێکی بینی ئەگەر پێشلکەریەکی لە یاسا بینیان ئەگەر هەر هەواڵێکی پێگەیشت کە بۆنی ئەوەی لێ دێت کە خراپ بەکارێرانی دەسەڵاتی تێدا بێ ئەو خاڵێکی گرنگە لە هەموو وڵاتانی پێشکەوت و لە هەموو ئەو سیستەمانەی کە تاڕادێکی باش ژایەتی گەندەڵی دەکەن خاڵی چاودێری ناخۆ خاڵێکی گرنگە چاودێری ناخۆ لەگەڵ چاودێری دەرەوە تاواوکەری یەکترین و بە هەردووچیان پێکەوە دەتوانن تاڕادێکی زۆر باش گەندەڵی کەمکەنەوە وەکو خۆت فەرمووت گەندەڵی وەکو تاوانەکانی دێن چۆن پیا کوشتن هەیە دزیکردن هەیە تاوانەکانی گەندەڵیش هەیە خەڵک لەوە لاری نییە لە هەموو وڵاتان هەیە بەڵام کە هەیە ئەبێ سزا شەبێ لێکۆڵینەوە شەبێ بە دوواداچوونی شەبێ کەواتە ئەوانەی کە تاوانی گەندەڵیەکەن وەکو تاوانبەرەوە تا ئێستا بە شێوەیەکی جدی لێ پرسیینەتان لەگەڵ کەسانە کردووە بەتەکیت ئێمە یەکێ لە ئەرکەکانی دەستی دەستپاچی ئەو تەمەەن ئەو حازرکردنی استراتیجیە و ئیش دەسەرکردنی هەمووی دەچێتە ئەوەی بڵێن بواری خۆپاراستن لە گەندەڵی کە ئێستا بوارێکی زۆر گرنگە لە هەموو جیهان ئیشی لەسەر دەکرێت بەڵام لەگەڵ خۆپاراستنەکەش ئێمە لێکۆڵینەوەشمانە لە کەیسەکانی گەندەڵی ئێمە بە زۆر کەناڵەوە سکاڵامان بۆ دێ سکاڵاکان لێکۆڵینەوەیدا دەکرێت لێکۆڵینەوەکان یەکەم جار لەلایەن لێکۆڵەرانی دەستپاچی دەکرێت دوای ئێوەگە بەڵگەی وەکو پێویستە و دەچێتە بەردەم دادوەرانی دادگاکانی دەستپاچی کە ئێمە نۆ دادوەری دادگای دەستپاچیمانەیە بە سوپاسەوە لایەن ئەنجومەی دادوەریەوە ڕاست پێدراوە بۆ ئیشەکانیەوە ئەو کاتێک کە دەچێتە بەردەم دادوەری دەستپاچی ئیتر دەسەڵاتەکە بۆ ئەو دەگوازرێتەوە ئەو خۆی لێکۆڵینەوەی تێدا دەکات بەتەکیید بڵێن ئەو سەرپەرشتی لێکۆڵینەوە کە دەکات و بڕیاری کۆتاییش ئایا بەڵگە هەیە بۆ ئەوەی ڕەوانی دادگا بکرێت یاخود بەڵگەی پێویست دیە کەیسەکە دابخرێت لە دەسەڵاتی ئەوە بەڵێ خۆت ئاگال لێ بێمە لە پارمانجی 12 داتاکانمان ڕاگەیان وە لە یەک دوو هەفتەی داهاتوو راپۆرتی 2023مان تاو دەبێت نزیکەی 230 کەیسی گەندەڵی بەس پار ساڵی پار ڕاوانی دادگاکان کراوە و پێشمای ئەمە لە 4 ساڵی پێشی خۆی ژمارەکەی زیاتر بووە نیشانەی ئەوەیە هەم خەڵک و مؤسسات زیاتر متمانە بە دەستی دەستپاچی دەکەن و سکاڵا و کەیسەکانی بۆ ئێمە دەنێرن هەمیش ئەوەیە کە ئاستی کار و چاڵاکیەکان باش بووە و داوم دەستگا ڕسمیەکانیش لە خۆناوی تاحقیقدا هاوکاریەکی باشتر لەگەڵ ئێمە دەکەن. بەڕێز دادوەر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەیە دەستپاخۆژیە دەستپاکی کوردستان زۆر سپاس جەنابی دادوەر. سپاس بۆ. سپاس.